نیوە شەوە بۆنی پاییز مەستی کردمەوە باڵندەکان وا بۆچیان کرد خۆریش بەلوپیری ئەڕواتۆ لە کزیۆ نەمانەکات ئەم پاییزە نیوە شەوە بۆنی دێزۆ منیش لە پشت پەنجەرەوە وەک ڕێبوارێک چاوەڕوانم بۆ کاروانت بۆ هاتنی تۆ بۆنی گەڵایدارەکانیش لە بۆنی تۆیان گرتووە مانگیش خۆی ڕازاندووەتەوە بۆ شەوە درێژەکان کە پڕن لە خەم ئازیزان ئامادە بووان دووبارە بەخێر بێن بۆ ئەم کۆڕە بە ناونیشانی وێنەی شێری لە شێرەکانی مامۆستا عەبدوڵڵا ڕابەر لە کتێبی سەمای مەرگی ئێوارێ لە نووسینی شاعر و نووسەر مامۆستا عەبدوڵڵا ڕابەر ئەم کۆڕە دەبیانە بۆ شێعرەکان لەم شاعرە لەو کتێبەدا تەنها سەبارەت بە هەبوونی وێنەی شێعریە لە دەفەکانیدا ئێستاش داوا ئەکەین لە بەڕێز ئاکۆ شاروشی بفەرمووی خوێندنەوەی ئەدەبیەکەی بقاتە ڕووبۆمە ئێوارەتان باش ئەوەندە ڕابەرکردن و لێکۆڵەری ئەدەبی لەسەر شێعر و لەسەر دەفی ئەدەبی بوارێکی فراوانە زانستێکی فراوانە بۆیە ئێمە لەو زانستە فراوانە تەنها وێنەی شێعریمان هەڵبژاردووە تەنها وێنەی شێعریمان هەڵبژاردووە دەنگێ ئەگەر ماکەکەشیش نەکا گرنگەوەیە نییە صوتی خۆم گوێتان لێمە گوێتان لێ مای مشکلن گرنگەوەیە دەگەێنم داخلات کتێبی سەمای مەرگی ئێوارەیە ئەم ناونیشانە شێعرێتی ئەم ناونیشانە وێنەی شێعری لەم ناونیشانە خواو چۆن بازرگانی چۆنە سەمای مەرگی ئێوارەیە ئەوەڵ مەرگ سەماییە بەڵام پەلەپارەشەی و جوولجۆڵێکی بێگەلەوەی جان بەجەستەکەی ئەم پەلەپارەشەی و جوولجۆڵ و جانەلایە شوهێنراوە یان شاعرەوە شوهێنراوە دەچی شوهێنراوە بە سەما ئەم شوهاندنە خۆی لە خۆیدا ئەم شوهاندنە خۆی لە خۆیدا خواستنیش یەکێکە لە هونەرەکانی ڕاوەندێژی لەڕێی ئەم هونەرەی ڕاوەندێژی توانی بە وێنەی شێعری بدۆزینەوە هەڵێن شەوەش بۆ بەرمایکەکەت ئیش ناگا بەس گوێتان لە دەنگی منە دەنگی من بە حەیی ئەگاسە لای مۆسیقاکە کەسکەن شێعری عەبدوڵڵا ڕابەرە نووسەر و شاعیر 2020 چاپی کردووە بڵاوی کردوتەوە ناونیشانەی کتێبە هەر لە ناونیشانەکەیەوە ئێمە توانین وێنەی شێعری بدۆزینەوە بۆ شەرحەی کە باسم کرد بۆتان وتم کە یەکێک لە هونەرەکانی ڕاوەندێژی کە خواستنە کە ئیستعارەیە توانێتی وێنەی شێعری بەرجەستە بکە بەڵام ئیشی من لێرەدا تەنها دۆزینەوەی وێنەی شێعریە هەر لە ناونیشانی کتێبەکەوە تێدا دێن هەتا ناو لاوەڕەکان بە پێی کاتەکە دوایەوە مەرگی ئێوارەیە مەرگ بۆ ڕۆح لە بەرەکانە چ زیندەوەر بێت چ مرۆڤ بێت بەڵام کاتێک کە شاعیر بە زمانێکی فەنتازی دێ مەرگ دەکا بە باڵای ئێوارەیەک لە ڕۆژەکان ئەم بە مرۆڤکردنە بە مرۆڤکردنی زەمن خۆی لە خۆیدا وێنەی شێعری بە ئاڵوگۆڕی درێت پێکراوە کەمە یەکێکە لە جۆرەکانی وێنەی شێعری لە ڕووی پێکهاتەوە و بنیاتە
جارێکتر ئێمە وەکو چۆن لە ڕێی وشەی سەماوە وێنەی شعریمان ئاشکرا کرد بە هەمان شێوەیە لە ڕێی وشەی دوای خۆی کە مەرگە توانیمان وێنەیەکی دیکەی شعری ئاشکرا کرد کەواتە دوو وێنەی شعری تەنها لەم ناونیشانەدا هەیە کە من بە بەڵگەی علمی و زانستی ئەدەبیاتناسی بۆم ئاشکرا کردم جۆرەکانی باس بکەین بۆی بیناسێن وێنەی شعری نواندنێکی وێنەییە پێکاتیەکە لە ژیری و سۆز لە فکر و سۆز محلولێکە ئاوێتەیەکە لە هەردوو توخمی فکر و سۆز فکر و سۆز کە ئاوێتە بن بە هاوکاری خەیاڵی شاعر ئەندێشەی شاعر بێتە هەوێنێک بۆ دروستکردنی وێنەی شعری واتە فکر و سۆز کە ئاوێتەی یەکترن خەیاڵی شاعر بێ ئەو ئاوێتەیە چی لێ دەکا دەیکاتە وێنەی شعری کەی لە چ کاتێکدا وێنەی شعری دروست دەبێت لە دەقی ئەدەبیات لە کاتی یەخستنی بیرۆڕاجیاوازەکان شتە دژەکان کاتێک شتە دژەکان ئەکەونە بەرامبەر یەک لەو کاتەدا شاعر هێر بە خەیاڵ و ئەندێشەی خۆی سۆز و فکری لێ ئاوێتە بوو دەکا بە وێنەیەکی شعری ئەی ئەندێشە چیە خەیاڵ چیە کەوژم و وزە و کەوژم و وزەیەکی کیشتێپەڵی پەنهانیە لە دڵ و دەرونی شاعردا وێنەی شعری بە هونەرەکانی ڕەوانبێژی دروست دەبێت بە شێوازگەری ئەدەبی دروست دەبێت بە بەکارهێنانی هێما و ڕەمز دروست دەبێت ڕەمز لەوانەیە وشەیەک بێت لەوانەیە دەستەواژەیەک بێت لەوانەیە بڕگەیەک بێت لەوانەیە گرەیەک بێت لە بەشێک لە دەقی ئەدەبیدا و شاعر دەتوانێت لە ڕێزمانی شعری لە ڕێی لادانی ڕێزمانی یاخود لادانی واتایی لادانی ئەدەبی ئەتوانێت زمانی شعری کاتە زمانێکی ئاسایی نائاسایی زمانێکی جیاواز لە زمانی ئاسایی کە ڕۆژانە قسەی پێ دەبێت زمانێکی نافەرهەنگی و ناڕێزمانی ئەم لادان لە ڕێزمانی زمانە لە یاساکانی ڕێزمانە چی مامۆ دروستەکە وێنەی شعری مامۆ دروستەکە وامان لێەکە هەڵوەستە بکەین و کاریگەری زیاترە بێ وەک لە قسەی ئاسایی بۆ نمونە لە لاپەڕە 1970 لاپەڕە 1990 عەبدوڵڵاباد وشەی مەراخستانە لە قسەکردنی ئەتیادیە زۆر بەرگێمان نەکەوتەوە بیستی بێتیشمان بە دەگمەن بیستمان بە هەرکۆکلێ لەو شعرە بخوێنمەوە بۆی نمونەکە زیینوتر بێت هەروە مەراخستان دەریایە خوێن لە پێناوتە دەیەکان سوتان لە ڕێگاتە هەزاران گەن سەریان دانا بۆ ڕزگاریت ڕێگامان گرت کوڕمان دانا خۆمان دانا شعرەکە تەواو ناکەم بەڵام مەبەستم لەم کۆپلە وشەی مەراخستانە کە توانێتی بە زمانی شعری وشەسازیەک و داکاشی داڕشتنێکی وشەسازیانە بۆ ئەم وشە دەستەواژەیەکە ئەمەوەکە کە سەرنجڕاکێشتر و کاریگەرتر بێت ئەمە زمانی شعریەکە ئەتوانین لەم ڕێگەیەوە یەکێکە لە ڕێگاکانی دروستکردنی وێنەی شعری ئەی ئەرکی وێنەی شعری چییە یاخود بڵێن سوودی وێنەی شعری چییە لە دەقی ئەدەبیە و بەتایبەتی لە دەقی شعردا سوودی وێنەی شعری چییە هەر بۆ ئەوەیە سەرنجڕاکێش و کاریگەرتر بێ و زیاتر بمان وەستێنێ و وامان لێ بکە هەڵوەسەی بەسەر بکەین نەخێر سوودی لەوە زیاترە
ڕێگەیەکە بۆ ڕازیکردنی بەرامبەر وێنەی شێعری وەسیلەیەکە بۆ گواستنەوەی هەست و سۆز و خەیاڵ و خود و ناخی شاعر دەتوانێت دنیای مادیمان بۆ بگۆڕێت ئەم دنیا مادی کە هەممان ئەیبینین و ڕۆژانە بە دووبارە بەرچاومانەکەوێت و شتەکان بەرگوێمانەکەون ئەتوانین بکەینە دنیایەکی سندوو و